سڵاتان لەبێت و شۆتان باش بێت بەڕێزان. بەیانیەک ڕۆژهەرۆک و ڕۆژەکانی دیکە هەڵهات، بەڵام چیترەوە ڕۆژێکی ئاسایی نەبوو، چونکە گەل بڕیاریدا بە وزەوتینێک دژی دەسەڵاتێکی ستەمکار بوەستێتەوە. ئەو ڕۆژە ئەو بەیانیە بەیانی 5/3/1991 بوو کە پریشک و تینی ئەو وزەیە گەیشتە شارەکانی دیکە و حوتی سێ خۆی گەیاندە سلێمانی و ئەو ئیرادەیە لە ناو جەماوەری سلێمانی و بە ئامادەی خەڵکێکی زۆر و هەموو لایەنەکان بەبێ جیاوازی ڕاپەڕینێکی دروست کرد لە شاری سلێمانیش. ئێمە ئەمڕۆ دوای 32 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی دەمانەوێت یادی ئەو ڕاپەڕینە مەزنە بکەینەوە. هەڵبەتە وەکۆی کە هەمیشە دەوترێت ڕاپەڕین لە سایەی و زەوتینێکی جەماوەری و بە هاوکاری و قارەمانێتی هێزەکانی پێشمەرگە و بەبێ جیاوازی چین و توێژەکان هاتەکایە و سەرکەوتنیشی بەدەستهێنا. بۆ ئێمە ئەم شەو لێرە لە سلێمانی دەمانەوێت دەست لە سەرسنگ بە خامۆشیەوە ڕێز و یادێک لەو ڕۆژە بکەینەوە و درود و سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ڕاپەڕین و تەواوی شەهیدانی کوردستان بنێرینن و لەگەڵیشیدا سێ لە کاریگەرترین کەسەکانی ڕاپەڕین لە شاری سلێمانی میوانی ئێمەن و لە زاری ئەوانەوە جارێکی دیکە ڕاپەڕینە ناسینەوە و قسەیان لەگەڵا دەکەین بۆی کە ئەوانیش گێڕانەوەی خۆیانیان هەبێت بە ڕۆڵەکانی خۆیان کە هەیان بۆ لە ڕاپەڕیندا. هەرێکە لە دکتۆرە کرەم میهرداد کە بەڕێزیان سەرۆکی یەکێتی نووسەرانی کوردن و یەکێکن لە بەرپاکەرانی ڕاپەڕین لە شاری سلێمانی، هەروەها عەباس عەبدوڕەزاق کە بە عەباسی ڤیدیۆ لای هەمومان مەشهورە و خاوەنی یەکەمین ئەرشیف و ڤیدیۆکانە کە تۆمار کرابێ بۆ ڕاپەڕین. زۆر بە خێر هاتن، سپاسی ئامادەبوونتانەکەین. هەروەها دڵشاد کوێستانی هونەرمەند و هەروەها وەکو خۆشی باسی دەکات کە پاڵەوان و قارەمانی ڕاپەڕین بۆ لە شاری سلێمانی. زۆر زۆر بە خێراتنتانەکەم، سپاسی ئامادەبوونتانەکەم. دکتۆرە کرام ئەگەر لە سەرەتای لەگەڵ جەناب تا دەست پێ بکەم، دەمەوێت باسێکی دروستبوونی ئەو وزە و ئیرادە هەم جەماوەریە هەم بەبێ جیاوازیان بۆ بکەی. ئایا ئێوە پێشوەختە لەبارەیەوە ئیتفاقێکی دەستە جەمعیتان کردبوو یان شتێک بوو بەڕاستی هەمان ئەو ڕۆژانە دروست بوون کە ببێ بەو جۆرە لە چالاکی لە وزەوتینێک کە ڕاپەڕینێکی لێ بەرهەم بێ؟ زۆر سپاس. یادی ڕاپەڕین لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت. سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان و خۆشحاڵم و شەرەفێکی گەورەشە کە لەگەڵ دوو مامۆستای هونەرمەند و تێکۆشەر و خەباتکارە یادی ڕاپەڕینەکەینەوە. زۆر سپاس. لە ڕاستیدا ئێمە مانگێک پێش ڕاپەڕین، ینی مانگێک پێش حوتی سێ لە سلێمانی دەستمان کرد بە دروستکردنی کۆمیتەکانی ڕاپەڕین. دروست ناوەکەی ئەوە بوو، کۆمیتەکانی ڕاپەڕین. و کۆمیتەکانی ڕاپەڕینمان لەسەر لە چوارچێوەی گەڕەکە دروست کرد و ینی لە هەر گەڕێکێک لەو گەڕەکانی کە ئێمە خەڵکمان هەبوو، هاوڕێیانێکمان هەبوو، کۆمیتەکانی ڕاپەڕینمان دروست کرد بوو. ئەو کەسانە لەباری فکری و سیاسیەوە لێک نزیک بوون، تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم هەمومان بیر و باوەڕی چەپمان هەبوو، ئەگەرچی حیزبەکانی تریشمان تیا بوو، بەڵام زۆر بەمان ئەو ڕێکخراوانە بووین کە لە ناو چەپایشمانە کرد ئەو کاتە، وەلەو ئەو سەردەمە من خۆم لەگەڵ هیچ کام لە ڕێکخراوە سیاسیەکانە ئیشم ناکرد. بێگومان خۆتان ئازانن، ینی پەیوەندی دروستکردن لەو زەمانە پەیوەندیکردنی یەک بە یەک. مەسەلا من بە کاک عەباس دەڵێم، کاک عەباس مامۆستای کوێستانی ئەڵێ، ئەو بە تۆ ئەڵێ، بە یەکێکتر ئەڵێ، بەم شێوەیە ئێمە پەیوەندەکەمان یەک بە یەک. مەسەلا ئەو کۆمیتەی کە منی تابووم کە کۆمیتەی ڕاپەڕینی توی مەلیک بوو، لەگەڵ کەسێکی تر لە سەرشەقام، لەگەڵ کەسێکی تر لە ڕزگاری، لە بەختیاری، هەتا دوایی لە زۆربەی گەڕەکەکان تقریبا ئەوەی کە ئەو کەسانەت زۆربیان شکر ماون 22 کۆمیتەمان لە سلێمانی دروست کرد. باشە، دوایی چۆن ئەمە تەشەنەی کرد کە ببێت بەم شتە جەماوەریە کە زۆر لە زۆری لە گێڕانەکانە باسیەکەن کە هەمووتان دواتر لە بەردەرکی سەرای سلێمانیا یەکتان گرتووە بەبێ ئەوەی کە ڕێخستنێکی پێشوەختە هەبێت. ئەمە بزانم چۆن گەیشتە ئەو قۆناغا؟ لە ڕاستیان ڕێخستن هەبوو، ڕێخستنی پێشوەختە هەبوو، وەکوتم مادام هەر ناوی کۆمیتەکانی ڕاپەڕینە ئەمە بە ڕێخست نەکرێ. ینی کۆمیتەکانی ڕاپەڕین سەر ڕاوێک خۆمان ئامادە کرد بوو بۆ ڕاپەڕین، لە کاتی پێویستە ڕاپەڕین بکەین و چەکیشمان هەبوو.
ینی تا ئەو ڕادەیەش چەکیشمان پیا کردبوو بۆیە ینی کارەکە بە بێڕێخستن نەبوو و بڕیارەکەشمان ئەوە بوو بە پێی ئەوەی کە ئیزگەی دەنگی گەلی کوردستان زیاتر شتەکانی پەخشە کرد ئێمەش لەگەڵ گشتا بین یەکێ لەو پەیوەندیانەی کە هەمان بوو لەگەڵ ئەو برادەرانە بوون کە ناویان سرک بوو ینی سوپای ڕزگاری کوردستان ئەوانیش لە سلێمانی هەبوون پەیوەندیمان لەگەڵ ئەوانش دروست کرد پەیوەندیەکە شەڕک و عەرزمکردن پەیوەندیەکی تاک بوو بەو شێوەیە خۆمان حازر کرد و لە کاتی حوتی سێە ڕاپەڕینەکە بەردەوام بوو ئەگەر پرسیاری تر هەبێ بوو دواتر سەر ڕۆژگارەکە ئەو شتانی کە لەو ڕۆژەیە ڕوویانە مامۆستا عەباس جەنابەت ینی بە گوێری هەندێک لە توێژینەوەکان بە سێمین کەس دادەنری کە لە شۆڕشی نوێیە ڤیدۆت گرت بێ و خاوەنی کامێرایەک بوو بێتی کە ئەرشیفی شۆڕشی نوێی تیاتەوە مارکرابێ دەمەوێت باسێکی ئەو ڕۆژگارم بۆ بکەی هەستا نەکرد لەو کاتەیە کە ئەو کاریگەریەتان هەبێ ئەو ڤیدۆ تۆمارکردانەی تۆ ببێ بە ئەرشیفێکی ئاوا مێژووی و دەستکەوتێکی بەو جۆرە بێگومان من پێشتر هەر خۆم لە مەجای سینەما و شانوانە ئیشما کردوانە و حەزێکی زۆرم هەبوو لەگەڵ کامێرا و یەکەمی جار لە شۆڕشا کامێرەیەکی 8 ملیمی سینەماییم بەدەستەوە و کانون بوو یانی کە بۆ فیلمەکانی بشۆرێتەوەوانە بەو کامێرەیە تقریبا عددێکی زۆر لەو حەڵقە فیلمانەی کە 3 دقەیە تۆمار کراوانە بەڵام بەداخەوە نارا بۆ شۆردنەوە نەهاتەوە ئیترەوە نازانم لەکوێیە بەڵام دوای ئەوەی لە کاتی مفاوەزات من ڤیدۆم دەستکەوت یەکەمی جار دەستم کردەوەی 2 درامای ڤیدۆییمان دروست کرد لەگەڵ پێشمەرگەکانە لە شاخ بەڵام شەڕی دابان هەلات یەکەمین ئیشی چالاکی لەگەڵ پێشمەرگەیە دەستمان پێکردەوەوانە بێگومان من ئەو کاتە بە یەک شت بیرمە کردەوە چەند جارێکیش لەگەڵ برادەران لە ڕاگەیاندنە ئەوم باس کردوتمە هەرچی مێژووی ئێمە هەیە هەموو یا گەڕیدەکان نووسیانە یا ڕۆژنامەگەری و یا تەلەڤیزیۆنەکانی دەرەوە هاتون تەسویریان کردووە مێژوویەکی خۆمان بە کامێرەی خۆمان نەبوو چ لە شۆڕشی ئەیلول چ پێشتر هەتا شۆڕشی نوێ بۆیە لەو کاتە بەو منتەلاقەوە من کامێرەم گرتووە دەدەسەوە تەمان جگەل لە کامێرە ڕیکۆردەری دەنگیم پێ بووە کامێرەی فۆتۆم پێ بووە معدل لەوانە بۆ ڕاپەڕین ئێمە ماوەیەکی زۆر پێشەوە کۆبنەوەیەکی قاسمەڕەش کرا کاکنەوشیوان لەگەڵ فەرماندەکان وانە کە دەیات خۆت زەزان پێشمەرگە بوو کاتە لە دەستگای ڕاگەیاندنیش بوو ئەو بووینە ئەگەرەکانی ڕوخانی ڕژێمی سەدامیان خستە ڕوو کە لەو ئەگەرانە محوەرەکان دانرا بۆ پێشمەرگەکە بێنە خوارەوە من محوەری چیوەڕۆ سلێمانی کەرکووکە مەڵبژار لەگەڵ ملازم عومەر و شەید شەوکەتی حاجی موشیر و لەگەڵ مام ڕۆستەم و کەریم حاجی سەرپەرشتی هێزەکەیانە کردووانە جا لەگەڵ ئەوانە هاتمە خوارەوە یەکەمین مەرحەلەی هاتە خوارەوەم بۆ ناو سلێمانی بوو ئەو دیکۆمەنتانەی کە ئێستا ئیبیننەوەە لە تەلەڤیزیۆنەکانە بەشێکن لەو فیلمانەی کە ئەو کاتە گرتوومەوە زۆر باشە مامۆستا دڵشاد ئێمە لای جەنابە زۆربەی زۆری کەسایەتیەکان لە وەسفی جەناب تا دەڵێن خاوەنی یەکەم بەردی یاخی و بوێر بەردێک هەڵەگریت و ڕوبەڕووی هێزێکی زۆر داگیرکار توندوتیش ستەمکارە وەستیتەوە و بەرەڕۆ و ئەم نەسوورەکە و لە فیلکەی دەستاڕەکەەوە دەستپێکن لەگەڵ هاوڵی لەگەڵ چەند گەنجێکی دیکەی هاوڕێتە ئێستا دوای 32 ساڵ کە بیر لەو یاداکەیتەوە ئەوە چه هەستێکە هەمان هەست و ئیحساس لە دڵشاد کوێستانیا ماوە لە ڕاستی ئەم پرسیارم زۆر لا باشە ئەم پرسیارە ئەتوانم بە 2 شێوە جواب بدەمەوە پێشەکی سڵاو لە شەهیدانی ڕاپەڕین سڵاو لە هەموو ئەو کەسانی کەوا بەڕاستی خوێنی خۆیان خستە کاسەوە لە پێناوی ئەوەی ئەم ڕۆژە بێتە دی لێرەوە وەڵامەکە دەست پێیەکات ئەمڕۆ بەلای منەوە ڕێک لەو ڕۆژانە ئەچوو کە جەژنە کۆمەڵی وردایانە خستە گیرفانەوە ڕامەکرد بۆی زرینگەی بێت و بۆی بڵێ پێم بڵێن پارەی هەیە و ئەم گیرفانی تریشم پڕ بوو لە چکلێت ئەمە شتێکی زۆر جوان و خۆش بوو ئەمڕۆ لە کامەرانێکی زۆرا بووم بەڵام شەقی دووەمی ئەم کامەرانێم بەڕاستی دڵتەنگ بووم چونکە لە هەموو شۆڕش و ڕاپەڕین و کردەوەیکی سیاسی ئەگەر گۆڕانکاریی کۆمەڵایەتی سیاسی ئابووری نیشتیمانی پەروەردەی نێتە کایەوە پێم وابێ شەلە لە ئەو ڕاپەڕینە
ئەو جوڵەیە ئەو سیاسەتە بەڵێ ئەمڕۆ بیرم لەوە کردوانێ 32 ساڵ پێش ئێستا خەونی من چێ بوو وەکو دڵشاد کوێستانی خەونی من ئەوە بوو مرۆڤ لە کوردستانە ببێ بە بەنرخترین سەرمایە مرۆڤ ببێ بە کەسێک بە سەری بەرزەوە بە ڕێگایە بڕوات دڵی خۆش بێت کە کوردە و فەخر بە کوردایەتی خۆیەوە بکات مرۆڤ پێویستی بە هیچ شتێک نەبێت لەم لەولاو بۆی بێت خۆی دابینی بکات وڵاتەکەی خۆی بتوانێت ئەوەنە کارامە و ئیشکەر و جوان ئیشکار لە بواری پێشەسازی و لە بواری کشت و کاڵا پێویستی بە هیچ شتێک نەبێ ئیکتیفای ذاتی خۆی هەبێ بۆ ئێرە ئەوەی من دڵم تەنگەکات وەی من خەونم پێبینە زۆر لەو بەرهەمانە نەهاتوونەتە دی زۆر لەو خەونانە نەهاتوونەتە دی تەنانەت من ئەمڕۆ چاوپێکەوەنتێکم کردووە لەگەڵ ڕووداوە لە خوارەوە جنێویان پێیاوە بخەڵک پێمەڵێن ملە بشکێ چاوت دەرێ خۆزگە نەو کردایە بازی کێژەڵە ئەو بەردەی لە دەستی توایە ئەبێ بخرێتە مێزەخانەوە هەستی خۆم چییە من حەق ئەم بە هەموو کەسێک چیم پێیاڵە پێم بڵێت بەڕاستی بەڵام با بە ویژدانەوە قسە بکەین ئایا ئەم دڵشاد کوێستانیکەوە ئەوەی کردووە ئایا خۆی لە قەسرا ئەژی ئێستا ئایا خۆی خراپەکارە ئایا خۆی مافی ئەوانی زەوت کردووە نەخێر بەڕاستی من ئەمڕۆ شایی من بوو جەژنی من بوو لە هەمان کەتیشا پەشیمانێکی زۆر لە دوای ئەوە بوو نەک لەبەرەوەی من ڕاپەڕیم پەشیمان نیم لەبەرەوەی ئەو دەستکەوتانێکەوە خەونم پێوە بینیوە نەبووە من حەزمە کرد مناڵی کورد لە قوتابخانەی زۆر باشی کوردیا بخوێنێ نەچێت لە قوتابخانە ئەهلیەکانە بخوێنێ حەزمەکرد نەخۆشخانەکانمان سەیدەلەکەی لە نەخۆشخانەکە گەورەتر بێت بۆ خزمەتی خەڵک حەزمەکرد خەڵک سەرە نەگرێ لە کاتی موچەیە بۆ ئەوی موچە وەرگێت و بمرێت حەزمەکرد خەڵک بیری لە بەیانی نەکرداتەوە ئەوەنە بیر لە بەیانی ئەو بکراتەوە لەلایەن دەسەڵات و لەلایەن حکوومەتەکەمانەوە ئێمە چیمانەویست هیچمان ناویست ئازادیەک نەبێت حکوومەتێکمانە بێتەوە خزمەتمان بکات و ئێمەش لە پێناوە بمرین لە ڕاستیە زۆر باشە دکتۆرەکرم پێشتر باسیەوە لەگەڵا کردم کە بە جۆرێک ڕێکخستنێکی پێشوەختە هەبووە لە ئاستە سیاسیەکەیە تقریبا مە باسی وزە و تینی خەڵک بکەین خەڵک تا چۆن لە ئامادە باشیا بوو بۆ ڕاپەڕین و ئەو بارودۆخەی کە لە عێراقدا لەو کاتەیە دروست بوو ئەو زەمینە سازەی دروست کرده بوو کە بە جۆرێک ڕاپەڕین ئاسانتر بکەوە ئەو حرەکەتە جەماوەریە دروست بکەوا بکە کە خەڵکیش لە پاڵ با بڵێن لایەنە سیاسیەکان جیاوازەکانە وزەوتینێک باتە بەرخۆی بۆی کە بوێری ئەوە پەیدا بکات کە هاوشان لەگەڵ پێشمەرگەکانە ڕوبەڕووی ئەو هێزە داگیرکارە ببێتەوە لە ڕاستیە بیرمەندانی سیاسی کە باز لە ڕاپەڕین و شۆڕشەکەن ئەڵێن چەند پێشمەرج پێویستە یەکەم ئەوەیە کە هەلومەرجی سیاسی و نێودەوڵەتی ئەو دەسەڵاتە ڕوو لە داکشانە و بەرەو قەیران چووە دووەم ئەوەیە کە ئەو دەسەڵاتە سیاسیایە ئەو دەسەڵاتە عسکەریە وەکو جاران ناتوانێت بەو شێوەی کە خۆی بیستێتی دیسان جارێکی تر خەڵک ملکەس بکاتەوە سێهەمینیان کە لە هەمووی گرنگترە وزە و توانای خەڵکە بۆ ئەوەی کە ئەو ڕاپەڕینە بکە بۆ ئەمەی سێمیان وزە و تواناکەی خەڵک ڕاستە ئێمە کۆمیتەکانی ڕاپەڕیمان هەبوو برادرانی یەکێتی سرکیان هەبوو برادرانی پارتی شتێکی تریان هەبوو هەتا دوایی وەبەرەی کوردستانیش دروست بوو کە ئەوەش بۆ خۆی جۆرێک بوو لەوەی کە خەڵک پێی خۆش بێ کە هێزێکی سیاسی یا چەند هێزێکی سیاسی لە بەرێکا کۆبوونەوە کە بێتە پشت و پەنایە هەموو ئەمانە ئەو پێشمەرجانە بوون کە ڕاپەڕین بوو بەڵام ئەو ڕۆژەی کە بڕیار درا کە حوتی سێ کە ڕاپەڕین بکرێ هەر کەس لە ئێمە لە شوێنی خۆیەوە لە گەڕێکی خۆیەوە دروست لە سەعات حوتی بەیانی هەر مادەم ڕۆژی حوتی بەیانیش هاتینە سەرجادە کە گەشت کە ڕۆشتین و لە ڕێگایە ئەو شوێنانی کە مقاومەتیان نەکرد دژی ڕاپەڕین معلومە ینی زۆری نەدەبرد تەنها یەک شوێن لە حوتی سیا زۆری برگرتنەکەی کە ئەویش ئەو شوێنەیە کە پیانەوت مقڕی شەهید عوسمانی جێی شعبی یەکەم شوێن کە کۆنتترۆل کرا حامیە بووە یان نانە حامیە دوای ئەوە بوو یەکەم شوێنی گرنگ یان بابڕێنەوەی کە بەهێزەوە و مقاومەتی کرد لە سلێمانیا ئەو شوێنە بوو کە ناوی هینە ناوی مقڕی شەهید عوسمانی جێی شعبی بوو تقریبا ئێمە 2 ساعات لە دەوروبەری ئەوێ ماینەوە ینی لێ زۆرترین مقاومەتیان کرد و ئێمەش زۆرترین پەلامارمانە
یەکێ لە ڕەفیقەکانمان کە ناوی شەید کامیل بوو شەید بوو، یەکێ لە ڕەفیقەکانی ترمان برینار بوو ناوی کاک فەریدون کونجری نیایسا لە نەرویجەژی، بەڵام 2 سەعات زیاتری خایان ئێمە ینی تقریبا سەعات 10 ئەوێش تەسلیم بوو، ڕۆشتی نەخوارەوە بەرەو سجن ئەوەی کە ئیسا بڵێن پارکی دایکە کام وشانە بەکارێنم جاران ئەم هەرە وشانە بەکاراتەوە بۆیە بەرەو سجنی سەرەوە بە ئەوەی جادەی پیرەمێرد ئەوێ زۆری نەخایەن و سجنەکانیش بەربوون ئەوانە، یعنی ئێمە سەعات 11 بەیانی هەمومان تقریبا لەبەردێکی سەرا بووین، 11 بەیانی هەمومان تقریبا لەبەردێکی سەرا بووین. من چوومە ژوورەوە دەسم مایە تفەنگێک تەمەشاکم دەستێکی تریژیا تفەنگێت سەرم بەرز کردەوە شێرکۆی برام بوو. وتم چی یەکەوتی وەڵام مژوو کوتواتم وتم ئەو تفەنگە بەرەو بڕۆ ڕۆماڵەوە من ئەو سیاسی نەبوو ئێوە هەمووتان بە بێت چەک بەشداری چەکشمان نەبوو چەکشمان پێ بوو چەکمان پێ بوو کۆمیتەکانی ڕاپەڕین تاکوتەرا چەکمان پێ بوو، بەڵام چەکێکی وا زۆر نەبوو لە ڕاستیە، یعنی با بڵێن پشت و پەناکەی ئێمە هێزەکەی ئێمە ئەو چەکە کەمە نەبوو کە پێمان بوو، ئەو پەلامار و شاڵاوە زۆرە بوو. مەسەلە ئێمە لە توی مەلیک لە مەجیبەک یا لە هەر شوێنێکی تر کاتوێنێتە سەر جادەی یەکەم جار 10 کەس 12 کەس بووین، بەڵام ئەوەنە ناخان ئەبوو بە 100 کەس ئەبوو بە 200 کەس وەلحاصل ینی بڕوا بکە لێشاوی خەڵکەکە بەرەو ئەو شوێنانەی کە قەرار وابوو لە بەردێکی سەرایەک بگرینەوە، دروست ئێمە لە سەعات 11 لە بەردێکی سەرایەکمان گرتەوە لە گەڕەکەکان هەمووی هاتبوون، بێگومان شوێنێک ئەو شوێنەی کە ئێستا شوێنی مەڵبەندە پیانەوە مەقەڕی حەتین وەنە ئەوەژێکی ئەو لە شوێنانی مەقاومەتی کردبوو لە بەختیاری مەقەڕێکی باسی لێبوو ئەوێژ مەقاومەتی کردبوو. یاسیبانی کە گەیشتنە بەردەستی سەرا ئەم نەسوورەکە بەڵام هەر ڕۆژی یەکەم حامی گیرە لە ڕاستیە حامیە کەمترین مقاومەتیان کرد کە بۆ شوێنی ئەسکەر بوو، ینی شوێنی هین نەبوو، شوێنی ئەمن و ئیستخبارات و ئەوانە نەبوو، شوێنی ئەسکەر بوو، مقاومەتیان کەم کرد تا ئەو ڕادەیە کە عەقیدی ئەو شوێنە با بڵێن فەرماندەی ئەو شوێنە بە ئەسیری کەوتە دەست ئێمەوە لە لای ئێمە بوو. من لە سەربازەکانمان پرسی، ئێمە لە سەربازەکەمان پرسی ئەم پیاوە مقاومەتی کردوتیان نەوەڵاو پیاوە نەبووە پێوتین مقاومەت بکە، ینی ئەوەشە بوو. بۆیە مەسەلەکە ئاوا بوو. دواییش ئیتر ئێمە بڕیارماننا کە هەر ئەو کۆمیتانە ناوەکانی خۆمان چکە ڕاپەڕینەکە سەرکەوت لە سلێمانیە بگۆڕین بە بزوتنەوەی شورای خەڵکی کوردستان و دوایش پرسیارەکانی تر ڕاگرین بۆ دواتر دێمە لای جەنابە بۆی کە باسی ئەو جۆرە لە بنکانەتان لەگەڵا بکەم کە دروستان کردبوو بۆ مامەڵکردیشتان لەگەڵ ئەو کەسانی کە دەکەونە لای ئێوە. کاک عەباس زۆر جار ینی ئەوانی کە سەرۆکاریان لەگەڵ سینەما و کامێرایە هەیە هەمیشە قسەیەکێ لەبارەیانەوە دەکرێت دەڵێن چاو زیاتر دەبینێ لە کامێرا. ئەمە بزانم چاوی ئێوە زیاتر لە کامێراکەی کە ڤیددیۆتان گرت چیتری بینی؟ ئەو ڕۆژانی کە دکتۆرەکرام مامۆستا دڵشاد باسییان دەکەن ئێوە بە چاوی حەقیقی بە چاوی سەری خۆتان چیترتانە بینی کە ڕەنگە کامێراکەتان پێڕانەگەیشت بێ وێنەی بگرێ؟ حەدەث زۆرە ینی کە پیا و باسی بکەوانە، بەڵام من ئەوەی کرد لەو کاتە هەرچەند ئەو ژنەی کە ئێستا باسیەکەم وانە بە کامێرە گرتوومە ینی کردومە، بەڵام کە قسەیە کرد کامێرەکە تەواویتر لە دەستە من بوو. ژنەکە نییە ژنێکی شەهید بوو لەناو ئەم دەسوورەکە، تەمان لە ناو دیکۆمنتارەکانە هەیە هاوارەکە ئەڵێ من ژنی شەهیدم، بەڵام پەلاماری ئەوەیە کە بێ ئەو قوڕی کە بە شەڕواڵەکانمانەوە بوو، چون ئێمە 72 ساعت بەڕێگەوە هات و گیانمان بارانوانە بڕوا بکە هەوڵێە ئەوە بلیسێتەوە، هەر ئەوێت بە قوربانتان بم. ئێستا کە بیر لەو ژنەکەمەوە یەکێک لە حەدەسەکان کە بیر لەو ژنەکەمەوە هەستەکەم ئەو بەو شێوە بە قوربانی ئێمە بوو هەوڵیا، ئایا ئێمە وا بە قوربانی ئەوان بین و هەوڵ بین بۆیان ژیانێکی تایبەت بۆیان دروست بکەینەوەە؟ ئەمە پرسیار دایانێم کە خەڵک بینی بکە. یەکێتر لەوانێت تەمان من خۆشم یەکێک لە حەدەسەکانم، من هاتمەوە 5 ساڵ ماڵم ناڵم نەمەزانی لە شوێن، نە ماڵم مەزانی لە شتێکی واوانە. شەوانە لە مزگەوتی عەلی کەمالە خەوتم، لە مەقەری پێشمەرگە زۆر قەڵەباڵغ بووانە لە ناو مزگەوتەکە خەوتم. شەوی یەکەم کە خەوتم بڵێن بۆ 8 مانگ بەیانیەکی کاستان لە خەو
چەند تەرمی شەهیدەکان لە تەنیشت منەوە ئەوها ڕیز کراوە منش لە ناوڕاستیان نبوو خەڵکەوە وتیان وەڵا یەکێکیان زنوویە گوێم لێ بوو وەڵا لە خەوەستام سێرەکەم ئەم دیۆدیگا وتم کاکە من ماهۆ من شەهید نیم کامێرە شتەکەشم پێ بوو ئێتر ئەوش یەکێک لە حەدەسەکانە جگەل لەمانە ئەحداسی زۆر خەڵک یعنی بە پەرۆشە و لەسەر جادە بوون خەڵک بە پەرۆشە و پەلاماریانەیە هەتا ئەوەی ئەم لە سوورەکە کە گیرا دوای ئەوە وەکو کەرنەڤاڵ بوو کە خەڵکە هات بۆ سێرکردنی ناو ئەم لە سوورەکە کە شوێنێک بوو بەس بە ترسە و چوو بوونە ناوی یەکەم ڤیدیۆیانەش جەنا بە خاوەنیەتی من ئەو بەشەکەی خۆم بەڵێ زۆری تقریبان بڵێم لە سەفا ئەوانەی کەسە بڵاوکرێتەوە زۆر بەهین منەوەوانە باشەکاتە ئێستا پرسیارێکێتە ئارا ئێستا دوای ئەم هەموو ساڵە کە بە بەردەوامی ئەم ڤیدیۆ تۆمارانە بینیتەوە هەستێکی چۆنە بۆتەوە ینی ڕەنگە بڵم زۆری دەستگا میدیایەکان ڤیدیۆ وێنەکانی ئێوە بەکارەهێننەوە ئەمێ بزانم هەستێکی چۆنە بۆ کاکە باس دوای هەموو ساڵاکە بینێتەوە ئەم ڤیدیۆ ئەو تۆماری کردووە ئەمە دەستکەوتێکی هەم نیشتیمانیە چونکە ڤیدیۆکان جۆرێکن لە شایەت حاڵەتی ینی جیاواز لەوەی کە ئێوە بۆ خۆتان حزۆرتان هەبووە کامێرایەکتان هەبووە کە تۆماری کردووە ئەمێ بزانم بۆ ئێوە چ هەستێکە هەڵبەتە من کامێرەکەم پێ بووە ئەوەی کە لەو کاتە وێنەم گرتووە هەموو بەرادران یانی لەو مەجالە کەیشەکە دەزانێت من مەهامی خۆم لەو کاتە وێنەگرتن بووە بەڵام دوایی کە ئەو فیلمانەی کە لەسەری خۆم دروستم کردووە بەجیا ئەوە وەکو لێکۆڵینەوە ئەتوانم لێکۆڵینەوەی لەسەر بکەم وەکو نووسەر تۆ خۆزانانی منیش ڕاگەیاندکارم لەبەری ڕاگەیاندنم تەواو کردووە ئەتوانم مەسەن لێکۆڵینەوە بنێم بەڵام ئەوانە مڵکی ملەتن مڵکی شەخص نینستا قەینا من گرتومە یا یەکێتر گرتوێتی یعنی ناگەڕێتەوە بۆیە هەموو من تەمەناکەم هەموو میدیاکان پیشانی بن بەڵام بە شێوەیەک دەری بخەنەوانە لایەق بێ بە ڕاپەڕین هەندێک شوێن هەیە ئەوها ینی بەزم بۆ لە کەناڵەکان بڵێم هەندێکیان مەسەن لە ئەرشیفەکەی من دێنن دووسێ ڕسمی لە ئاستی مەطلوب یان لە ئاستی هینە پێویستانیایی خەنە ناو ڕسمەکە ئەهەمیەتی ئەو حرەکەی کامیرە و ئیشکردنەی منە کەمەکانەوە بەبێ ئەوش ناوم بێنن بەبێ ئەوش بڵێن ئەمە کێ گیراوە یا کەی گیراوە چۆن گیراوە بە چ کامیرەی گیراوە خۆ تۆ دیکۆمنتەکەی بێ بە بۆشەوە بیکەیتوانە بۆیە من تەسەوڕەکەم ئەوەی کەم بن ئیشم تیا کردووە ئەوەی کە مەهام ئەوەی کرد گرنگبی بووە لەسەر من وێنەگرتنی ئەو کاتە بووە بەڵام دوای ئەوە بەشێکە لە ئەرشیفی ئەم نەتەوەیە کە بێت شانازی پێ ئەو کات چ وێنەیەک زۆر کاریگەر بوو بەلاتەوە ینی ئەوەی کە جیاوازەوەی کە باسە کرد کە وەکو وێنە چرکان دەبێتە لەبەر ئەمڕۆ هەشتی مارسە وێنەی سژنی ژنان بڕوا بکە یەکێک لەو شوێنانە بوو کە دیوارەکانم تەسویرەکەت خۆمە گریام لەگەڵیا مەسەن ژنێک لەگەڵ مناڵەکەی چەندێکە لە ناو ئەو سژنەیە ژنێکی تر نووسەتی بیری مناڵەکانم مەکەم نازانم ئێستا ئەگەر ئەو معالمە تیا ما بێتیانە چون من نەڕۆشتم ماوەیەکە بەڵام ئەوەی کە ئەو کاتە بینیم و سژنی ژنان جیا کرابەوە لەگەڵەوەیشە شوێنێکی تایبەت هەبوو کابینەیەکی لێبوو کۆمبەڵێ جلی مناڵ و ژن و ئەوانەی تیا بووانە لەگەڵ کۆمبەڵێ شتی یعنی بەڕاستی دیار بوو ینی ئەبێ لەم ڕۆژە بڵێن ئەو ژنانە شۆڕژگێر بوون ئەمڕۆ ڕۆژی ئەوانە ڕۆژی هەشتی مارس هیوادارم بدۆزرێنەوە خەڵات بکرێن لەم ڕۆژەیە کەچی بەداخەوە تا ئێستا 30 ساڵیشە کەس بیری لێ نەکردنێتەوە بەدڵنیایی دواییش لەسەر ڕۆڵی خانمانیش بەجیا پرسیار لە هەر یەکێکتانەکەم کە ئەوەی کە ئێوە خۆتان بینیوتانە چۆن ئەو چۆن بووە مامۆستا دڵشاد دەچمەوە بۆ ئەو ڕۆژە کە ئێوە تایە دەستان پێ کرد ئەو شیعارانی کە لەو کاتەیە ئەتان خوێند چی بوو و چیرۆکەکەم بۆ بگێڕەرەوە چۆن دەستان پێ کرد چۆن ئەو بوێرەتیان پێ کرد لەکوێ دەستان پێ کرد و تا کوێ ڕۆیشتن لە ڕاستی ئەمەم چەند جارێکی کە گێڕاوەتەوە تقریبا حوت و 10 دقیقە بەیانی بوو لە ماڵەوە هاتمە دەرەوە ماڵێمە لە گەڕەکی خەبات بوو کاتە لە قاتی سەرەوە بووین سەحابەکەی یەوخانۆ پۆلیس بوو ئەمود باشە بۆ فێرارێک ئەمە زۆر چاکە خەڵک ڕووی تێ ناکات چی بکەین هەر بۆیە شتێ بدۆزینەوە هاتمە دەرەوە خێزانەکەم وتی بۆ کوێچی وتم تا بەردەرگاچم بزانم چییە کاتمە دەرەوە وەکو شار بۆنی خوێنی لێ هات بەڕاستی چرکە نەهات بانی بوو کزێکی سارد بوو
هەمووتان لە بیرتانە ئەوە بۆ هاتمە دەرەوە پیاوێکم بینی هی گەڕێک بەرامبەرمان بوو وتی بۆ کوێکی کاک دەشاد وتم لە ڕاستیان نەمازانی چی یەکەم بەڵامەوە نازانم ئەمیست لە خۆمەوە شتێ بکەم بیرم لە شتێکە کردەوە هاتمە نزیکی فلکەکە لە پەنا دیوارێکە نازەمەوە ئاشایە خانووکی گەورەی کۆنا نازام ئێستا ماوەیانەوە زەمسەکراوە بە دوکان و شت کۆمەڵی خەڵکم بینی مناڵ و گەورە و مێر مناڵ و ئیتر لەم هەموو تەمەنەی تیا بوو دوو کەسیش بە لەزگەی ڕەش دەموچیان بەستە بوو هینیان کرد بوو دەمامکیان کردبوو لەوە چ نەقی من هەر ئاوە چۆن ئێستان بینی ئاوا بوو بەس بە قژێ ڕەشەوە ئیتر من سەیری ئەوانم کرد لە ڕاستیە ترسام دوانیان چەکی پێ بوو حەقیبەی جێشی شعبیان بەستە بۆ نیە تاقمەکە منیش بەلایەنە ڕۆشتم سێرەکم کردن و بە تیلەی چاو تێپەڕیم چوومە لای فلکەی دەستارەکە یەکێک لەناو ئەو کۆمەڵە هاواری کردی مامۆستا بۆ کوێچی من پالتۆیەکی درێژی خاکیم لەبەرا بوو لەگە پانتۆڵێکی قاوەیی بۆ ڕەش بوو باش ئەوم بیر نایە وتم ئێوە چین یەکێکیان ئێمە کوڕی چەسایی میلەتین منیش وەکو ئامادەکاریەک وەکو سینارۆیەک نووسرابێت وەکو فیلمێک بێت باشە وەکوان مخرجەکە بەرامبەر بێ بڵێ ئەکشن باشە منیشتم کوڕی چەسایی میلەت دوام کەون زەبەت ئاوا دەسی پێ کرد بەردێکم هەڵگرت و بەردەکە زۆر سارد بوو خاتون باوەڕەکەی جاپەنجەی من زۆر باریک و لاوازە بەردەکە تەزان نبوومی لە ڕۆژم نەهات فڕێی بم وتم چەکیشم پێ نیە بەرە ڕووی دژمنی ژەچم خۆرە بێ شتێکم پێ بێت ئەو بەردا بێت چی بکە ئیتر بەرەو سەرەوە ڕۆیشتم خەڵکەکە بەجددی بەدوامە هات کە بەدوامە هاتم من لەویە شعر مەخوێنەوە بە دەنگی بەرز یەکێک لەو کەلیماتانی کە بەڕاستی شعرەکانم بیر نیا بەس یەک شتم بیرە وتم ئەمڕۆ ئەتان ڕوخێنم ئەمە قسەی من بوو وتم ئەمڕۆ ئەتان ڕوخێنم قەرارێک بوو لە بینی مردن و ژیانە یعنی وتم یا ئەڕۆم یا یەمەوە یا ئەمرم بەڵام زیاتر احتیمالی مردنەکە زۆرتر بوو چونکە من چەکم پێ نەبوو بەڵام ویستەکە و پاڵنەرەکە ویستێکی زۆر ژیان دۆستانە و مەیلێکی ژیانکردن بۆ بە شێوازێکی باشتر بەڕاستی ژیانێکی باش ئەمیست کۆتایی پێ بێت ئەو حاڵە کۆتایی پێ بێت زۆر جار ئەو شتانی کە ئەو شتە هێروینانە ئەو شتە قارەمانینەکە واکرێن لەحزەیەکە چرکەیەکە یا ئەکرێ یا فاشی لەبێ من دڵنیا بووم نازانم چی ڕوئەیە بەڵام وتم هەر ئەیکەم ئەمڕۆ ئەبێ شتێ بکەم ئەمڕۆ بۆ مێژوو بمێنێتەوە ئەو بۆ ڕۆیشتم خەڵکەکە دوام کەوت یەکێک لەوانە کاک ئازاد بوو کە لە پشتمەوە لە دەستی ڕاستمەوە ئەڕۆی ئازادە ڕەش بوو کەسێک تەقەی لێ کردین منی هەراس کرده بوو فیشک زۆرە هەر نازانم بۆچی بەرم ناکەوت بەڕاستی پێم وتم تەقەم بۆ بکە لەو کوڕی ئیتر مجموعەیە جنێویش بەدوایە هات ئەویش تەقەی کرد بەڕاستی ئیتر ئەم شتە ئاوا دەسی پێکرد ماڵێکە بوو بە دەستە چەپا چوومە لای دەرگاکەیان و کۆمەڵە تایەمان هێنا چەند کەس بوون وەڵڵاهی زۆر بوون لەوانە بڵێن 20 کەسێک هەر ئەوە نابووین زیاتر نەبووین هەرەوە نەژەب ئەڵەن ئاگرێکی گەوری چاکیشتان ئاگرێکم کردەوە تایەکانم سووتان نەوتم قەرز کرد لە ماڵێک ئیتر تایەکانم گڕ پێوە ناوتم لەبە خاتری ئەگەر قوات بێت لەبەرم هینا ئەم ئاگرە نەتوانێت بێت لە سەجادەکەەوە بێت و ئەمانە ئیتر ئەو بوو جەماعەتی عەلی لوتماسی ئەوانە لەو سەرەوە تەقیان لە ئێمە کرد کۆمەڵێک خەڵکمە بینی بەسەر گردەکەەوە لەسەر قەبرانەکەەوە لای گردی سەیوان و ئەوانە حرەکە هەبوو نەم ئەزانی چین و چێن ئەوە نازانم چەکیان پێ بوو بەڵام ئەوەی زۆر باش لەبەر چاومەوەکو ئێستا چۆن جەنابە دەبینم دوور لە تۆ تەبان محاولەیەکەیە لەو شوێنەوە کە من سەیرمە کرد پیاوێک کات ڕێک لەژە محاولەکە دانیش قەمسەڵێکی ڕەشی لەبەرا بوو شەروالێکی لە پیا بوو میلی هێناوە دانیشت و کەوتە تەقەکردن لە ئێمە دوێنێ ئازادم بینی ئازادە ڕشتی وتی دوو ئاربجیشان پێوەنان یەکەم ئاربجیان نابەتەوە بەس بەرم نەکەوت ئیتر ئەوە بوو ئاوا بەڕاستی ئەم شتە تەشەنەی کرد ئێمە نییە خۆم کرد بە کۆڵانێکە بەدەستی چەپا داوام لە ژن کرد بێتە دەرەوە باش بوو ئەم بابەتت کردەوە ینی ئەمێ باسی ئەوم بۆ بکەی لەو چەند ژمارەی کە باسێکی ژنتان لەگەڵا بوو یان دواتر ژن تێکەڵ ژنیتیانە بوو کاتە ژن چۆن تێکەڵ من ئەوەی من بۆ بەچای خۆم بینیم ئەوە جەرمۆک باسی خۆشەویست جێڕایەوە من کە خۆم کرد بە کۆڵانەکە بۆچی من ئەمی ژن بێتە دەرەوە چونکە ئەو ئەنسوورە شەقام ئاژێنێ غیرەت ئایا بە پیاو
جورئەتێک کە دااتێکە ئەڵێ ئەمە ژناتۆتە سەرجا دای منێک پیاوێکی چەند ساڵ چەساوە چەند ساڵ داگیرکرا و بۆ نەجوڵێمەوانە بەداخەوەم دەرگاکانیان داخست زۆران نانێوەرا سەیرشم کەن جورئەتیان نەبوو بێنە دەرەوە بەڵام ئیتر ئەم شتە تەقیەوە وەکو مامەسایان باسییان کرد ئیتر لە ماوەی لە حوت و نیوە بۆ هین ئاەچێک لەو شتانێکەوە زۆر سەرنج ڕاکێش بوو لای من بۆ حماسە زۆرەوە کە ئاڕۆشتم گولا جز بەم لاو بۆ لامانە ئیتر نازانم شانسی خۆم ئێستا ماوەم بۆی ئەم دیدارە خۆشە ببینیم ئەوە بوو پیاوێکە بوو ناوی کاک ئەشرەف بوو لەگەڕێکی ئێمە مریشکی ئەفرۆش لە سەلاجەیەکە داینابوو جەمی دەبوو چی بوو لەگەڵ کاک ئەشرەفە کەسێکی کۆمۆنیستی چەپی جوان بوو ڕەنگە ناسی بێتت کاک ئەشرەف مەزانیاڵە خۆم بوو کاک ئەشرەف یەکێ بوو لەوانەیە کە من و ئەو سیقەمان پیا کرد بوو بەرامبەر بە یەکتری زۆر جار قسەمانەکە کە تارەکانی تەحالف و ئەوانەژە هات دڵمان بۆ خۆش بوو زۆر جار چەپڵەشمان بۆ ئەیە بەدزیەوە بەڕاستی ئیتر ئەوە بوو کاک ئەشرەف بە دووەمە ئاهات دەستی تۆزێک کۆڵ بوو کاک ئەشرەف دەمانچێکی سمسی پێ بوو بە چاوەشینە زۆر جوانەکانیەوە کە ببوون بە برای یەکتری بەڕاستی هاتە لای من و ئەمانە منش ڕێکس ئاوە گرتم و سنگم ڕاوەشان وتم تو هەرە بێستا بگەڕیتەوە یەک کۆمەڵ کچە دەیە تو بکوژەی چێ بە خێوانەکە من یەک کچمەیە گە بشکوژە مشکلەیەک نە دایکی مۆزەفەیە و ئەو وەختە کوردستان چی لێکە با لێ بکەوە من چونکە نەمەزانی ئەگەڕێمەوە یاخود سەرەکەوم نەمەزانی بەس قەرار بوو قەراری سەرکەوتن بوو بەڕاستی سەرکەوتین دڵم زۆر خۆش بوو بۆ سەرکەوتنە ئەنسۆری ژن بەڕاستی لەو بیدایەتیان نەبوو ئیتر دوایی خەڵک چاوی کرایەوانە ترسیشکە پێما بێ ئەنسۆری ژن ئەوانەی ماڵە شەهید بوون و کچی شەهید بوون و خوشکی شەهید بوون و دڵگەرمتر بوون ئیتر هاتنەوەی پشتیوانی لە براکانیان بکردن و لە ئێمە بکەن بەڕاستی زۆر باشە دکتۆر ئەکرەم هەڵبەت من ویستم بۆ ئامادەکاری بۆ ئەم بەرنامە زۆر هەوڵیشم ماکە خاتوونێکی بەشدار لە ڕاپەڕینا لێرە بەشدار بێ بەڵام بەداخەوە یعنی هیچ خاتوونێکمان بەردەست نەکەوت کە بتوانە لەسەر کاریگەری خۆی لەسەر چیرۆکی خۆیان لە ناو ڕاپەڕینەکەی قسەمان بۆ بکە هەڵبەت بەداخەوە دەمەوێت ئێوە ینی هەم کاگاباسەوە هەم جەنابیشە ئێوەکو لایەنە سیاسەکەش هەموو کۆشکە بە جۆرێک ئاگاتان لە کۆی سڵیتەرەی هەموو چیرۆکەکە بووە بەشداری ژن لە ناو ڕاپەڕینەکە بەشداریەکی چۆن بوو پێشوەختە ئامادەی ژن هەبوو بنمونە خاتونانێک هەبن کە بە ئێوە بڵێن ئێمە بەشدارە بین ئێمە پاڵپشتین و دین یان هەروەکو هەر شتێکی تر بەعشوایی ژن بەشداری کرد لە ناو ڕاپەڕین لە ڕاستیە ئەو لایەنەی کە ئێمە ئیشمانتیا کرد وەکو ئەرزمکردن ئێمە بیر و باوەڕمان چەپ بوو کۆمیتەکانی ڕاپەڕینیش هەمووی ئەو کەسانە بوون کە بیر و باوەڕیان چەپ بوو مەسەلەیەکی لەوانە ئەو کاکە ئەشرەفەی کە مامۆستا دڵشاد باسی کرد کاکە ئەشرەفێکی تریشە بوو ئەوی شەر وەکو ئەو چاوشین بوو ئەوی شەرعی نەشت هەردووکیانەمان وەختی خۆیان قیادەی مەرکەزی بوون ینی حیزبی شیوعی باڵی قیادەی مەرکەزی بەڵێ بەکانی ماون حەزەکەم جوان لەم وتارەی من بێ جا ئەمان مەسەلا مەبەسم ئەو دوو ناوم هێنە ناوی ئەو دوو زاتم هێنا لەبەرەوەی کە هەموو ئەو کەسانی کە ئێمە ئیشمانەکە بیر و باوەڕمان وابوو بە تەبیعەتی حاڵ چەپ ینی لایەنگری مەسەلەی ژنانەوە ئێژن دەور ببینێ لەو مەسەلەیە بەڵام ینی لە ساتەکانی یەکەمە لەبەری پێشتر ترسێکی زۆر هەبوو باشە تەنها ینی لە سەعاتەکانی یەکەمە ئەو کەسانە ئەهاتنە دەرەوە کە ئامادەی پەلاماریان هەبوو وەکو مامۆستا دڵشاد باسی کرد ینی ئامادەی ئێوەیان هەبوو پەلامار بن و نەترسن هەرچەند ینی تەقەل لێ بکەن هەر نەترسی دروست ئەو قسانەی کە مامۆستا دڵشاد کردیوە هەموو وابوو ینی لە هەموو گەڕەکەکان وابوو ینی لە هەموو شوێنەکان وابوو یانی ئەو کەسانە نەئەترسان بەڵام ئیتر لە سەعات 11 بەیانی بەدواوە شتەکە بوو بە شتێکی جەماوەری فراوانی کە ئێمە هەر دیار نەماین ینی ئەمە هەر دیار نەماین ینی بەو ڕادەیە فراوان بوو من سەعات 11 بە برادرانم وتم کاکە وەڵڵا ئێمە بڕۆینەوە بۆ مقەڕەکەی خۆمان چکە ئێمە دامان نابوو لە مەکتەبی ئاوات لە توی مەلیک باشە ئەوە بکەین بە مقەڕ سەعات 11 گەڕاینەوە من بە خۆم دەسوخەتم خۆشە بۆیان پیا کرد نووسیم بنکەی شورای توی مەلیک منش تەسویرم کردەوە ئەو خۆی تەسویر بنکەی شورای توی مەلیک ڤیدیۆ هەیە هەموو کەسیان شورای ئاوات لەبەری مەکتەبەکە ناوی مەکتەبی ئاوات بوو مەکتەبەکە ناوی مەکتەبی ئاوات بوو ئەو وەختە
بەڵام دوای شاناوێکی تریان داناوە کە دوای نامان ناومان نا شورای ناوەندی بوو بە ناوەندی شوراکانی سلێمانی و شوراکان لەسەر ئەساسی گەڕک و کارگا لەبەری بیر و باوەڕی کرێکاری یەکەم بنکەی یعنی یەکەم بنکەی نەک شورا یعنی یەکەم بنکەی سیاسی لە سلێمانیا کە ئەو ڕۆژی حوتی سێکرایەوە سەعات 11:30 بوو ئەو دۆروبەرە بوو ئەو بنکەیە بوو کە ئێمە لەوێ چی ئەکرا دەوترێت کە زۆری ئەو تاوانبارانە دەهێنانە ئێمە ئەو ئەوانی کە ئەو ئیشانی کە ئەمان کرد لە شوراکانە دوو جۆر ئیش بوو یەکەم هەموو شوراکان خەڵکی ئەسیریان بۆ بردن خەڵکی ئەو گەڕەکە ئەوانی کە سەرباز بوون یاز لەگەڵ حکومەتا کاریانە کرد یا تاوان باورن بە تەبیعەتی حەڵوایە چکە شوێنێکە ڕسمیە و وەنا چەکداری هەیە و ناوی هەیە باشە حوتی سێ تەنها شوراکان لە سلێمانیا ناویان نەبوو بۆیە بەتایبەتی ئەو بنکەی ئێمە بنکەی ئاوات بووە با بڵێن کۆبەندی هەموو کارە سیاسەکان ینی خەڵک هات بۆ لای ئێمە ئەوی چی بکەین مەسەلەی ئێمەش بەپێی بیر و باوەڕی ئەو وەختەمان ئەوان بڕۆ لە گەڕەکەی خۆتە شورایەک بکەرەوە ئەنجومەنێک بکەرەوە و ئیش و کاری ئەم ئەنجومەنانە هەم لە ناویشمانە سێ ڕەئی هەبوو لە ناو خۆمانە هەندێکیان کە جەماعەتی ڕەوتی کۆمۆنیست و کۆمۆنیستی کرێکاری بوونەوە شورا کاری بەم کارە بچووکانە نییە کە ئێوە خواردن کۆکەنەوە و گەڕک پاکەکەنەوە و کارەبا ئەهێننەوە ئاوە هێنەوە چکە هەموو کارانەمان کرد بەڕاستی پەیوەندیمان کارەبا نەبوو چەند ڕۆژ بوو کارەبا نەبوو کارەبا نەبوو چوین بۆ مدیریەتی کارەبامان هێناوە چون بۆ دایرێ ئاومان هێنایەوە گەڕەکەکان جارێکتر پاک کرانەوە لەبەرەوەی ئەو بنکە شورایانە ئەسیرێکی زۆری بەتایبەتی لەو سەربازە بێتاوانانی کە ئەوانیش وەکو ئێمە هەر قوربانی دەستی ئەو سیستەمە داگیرکەر و خراپە بوون خواردنیان پێویست بوو شتیان پێویست بوو و بێجگە لەوەش دەوروبەری ڕەمەزانیش بوو ینی یەک دوو ڕۆژی پێ نەچوو ڕەمەزان هاو خەڵکی ژاد کاکە ئاخەری مەم خواردنگە بکەینەوە خواردەمەنی چێژ لێنێن چی کاکەوتان بڕۆ لێن خۆم بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەو جادانە مامۆسایان نەزانن پڕ بوو لە خەڵکی ئەسیر و لێ قەوما و دەربە دەروانی کە ئیتر لەم سەرباز گەوشتانی ئەم مەنتیقانە هەمووی ئاهات ینی شوێنێکیان نەبوو لانەیەکیان نەبوو ئەوەش یەکێ بوو لە کێشەکان هەندێک کەس ڕێیکی ترش لەناو ئێمە هەبوو کە کاکە ئێمە هەم شوراین بۆ ئەوەی کە تەنزیمی کاروباری خەڵک بکەین هەم شوراین بۆ ئەوەی کە کاروباری سیاسیش بکەین چکە ئێمە دروشمەکەمانەوە بوو نان کار ئازادی حکوومەتی دیموکراتی دوایی وتیان با بکەین بە حکوومەتی شورایی دوایی برادرانێکی تر وتیان بکەین بە حکوومەتی لە ناو کارانی کە جەنابە باسێکی لەو ڕۆژگارانەیە کردوتانە ڕۆڵی بەرەی کوردستانی چی بووە تەنسیقی ئێوە لەگەڵ ئەوانە تەنسیقێکی چۆن بوو کە هەموو لایەنەکان بوون بەبێ جیاوازی خۆشی لێوە بوو شاید بوو ڕۆژی هەشتی سێ بەیانەکەی زوو تەمان ئێوارەکەی برادرانی ئێمە چوون بۆ سەر شاخی گۆژە وتوان بچن بیان دۆزنەوە چکە خەبەرمان بۆ هات کە لەوێ ئەو هێزەی کە دێتە میحوەری سلێمانی باشە ئەوان دێن بۆ ئێرە بچن بە شوێنیانە شەو لەگەڵیان بوون و بەیانی زوو تقریبان سەعات دەبوو نۆبوو دروست بیرم نایە هاتن بۆ کێ بوون ئەوانە وڵا بەڕێز ملازم عمەر بوو بەڕێز دەروێش ئاغا بوو بەڕێز کاک جەمال ئەو یەک ڕۆژ پێش حوتی مانگ ئەوان هاتنە ناو شارەوە باشە ئەو لە پێش ببوورە بەشێک لە پێشمەرگەکان لە کێوناوە هاتبوون ئێمە لە چیۆرۆ هاتبووین لەگەڵ ملازمەوە ئێمە تەمان هەم ڕێگە سەخت بوو بارانێکی زۆر ئەجایبە بادی بەڕاستی ینی تەواو هین بووین ینی هیلاک بووین لەسەر گۆژە ئەوەی کە دکتۆر باسەکە بزەبت وا بوو بەڵام مامۆستا جەمال محەممەد و هێزەکەی تر ڕۆژی پێشتر ینی حوتی مانگ بەیانەکەی لە ناو گەیشتنە ناو شار بەڵام لە قۆڵی لە قۆڵی ئەو لاوە ئێوەش لە ناو شارە خۆی ئەمە حقیقەتەکە وا بوو ینی ئەوان هاتنە ناو شار بەڵام بەقەڕەکەی ئەماندانرا بوو ئەوان شون بە تەنیشتی ئەمانەوە مەدرسەی هەندرێن هەر دروست هاتنە مەقەڕەکەی ئێمە هاتنە مەقەڕەکەی ئێمە ئەو بابڕێنەوە محوەری سلێمانی ئەو دوو کەسە بەتابەتی ئەو دوو کەسم لە بیرە هەم دەروێشاغا هەم ملازم عومەر و کاک شەوکەتیش شەی شەوکەتیش
هاتن وتم وەزەتان زۆر وتی ئەوە زۆرمان مرسیە وتم خەمتان لەبێ خواردن پیاکردن زۆر ئاسان وتیان بۆ وتم ئیستا تەماشاکە وەڵام مکەبەرەکە بەدەست منەوە بوو وتم پێشمەرگە هاتووە لە مقڕەکە ئێمەیە پێویستمان بە خواردنە تکاکەین خواردنمان بۆ بێن بەڵام خۆ دۆخی خەڵک دۆخی ئابووری خەڵک لەو کاتەیە زۆر خراپ بووە چۆن ئەو هاوکاریانە ئەوە هاوکاریانیان ئەگەیان ئەوە نەمان نەزانیت یعنی سەعاتێکی نەبرد ئەو حەوشەیە پڕ بوو لە سینیە خواردن چکە ڕۆژی پێش ئەوش بۆ سەربازەکان ئەو سەربازانی کە ئەسیر بوون باشە بۆ ئەوانیش داوامان کرد خوا هەڵناگری خەڵکە کار بە دەنگمانەوە هات چکە وتمان ئەمانە سەربازن ئەسیرن بێتاوانن هەر بە هەمان شێوە دوای ئەوەی کە دوای بە خێراتن و نان خواردنوانە کاک ملازم عومەر وتی چی بکەین وتمان وەڵا ئێمە طبعا پێشتر ژێمەیەکمان لە ناسی خۆ هەمومان سیاسی بووینوانە وان ئێمە جەماعەتی شوراکانین ئێوە جەماعەتی بەرەی کوردستانی کوێتان پێخۆشە بچن یەکەم جاریش بۆی بچن مەکتەبێکە بوو لە سەرو ئێمۆنای مەکتەبی هەندرێن کاک عەباس کە لەو مزگەوتی عەلی کەمال سێشە بوو لەو مزگەوتی عەلی کەمالەخە و ڕێک بەرامبەر مەکتەبی هەندرێن بوو بەرامبەر شوراکەی ئێمە بوو بەم شێوەی تر لە هەموو گەڕەکەکان شورا کرایەوە و مۆرمان کرد بەیەک و دروشمان کرد بەیەک و دوای ئەوەشی تر باشە خەڵکە مەدەنیەکە مامۆستا دڵشاد ئەوەی کە بنمونە لە بەشداریکردنیا بێ لەوەی کە خواردنی بەخشی بێ لەوەی کە هاتۆتە سەرجادە لەوەی کە کوڕی کردو بە قوربانی و کوژراوە ئەوەی کە تۆ بینیت ژماری قوربانیدان و ئامادەیەکی خەڵکە مەدەنیەکە چەندێک و چۆن بوو لە ڕاستە وەکو هەلە سەرەتا و باسمان کرد ناتوانین ئێمە هەموو شتێ ببینین بەڵام ئەوەی کە بینیمان ترس نەما بوو یعنی ترس بوو بە گاڵتە بازار بەڕاستی خەڵک ئامادە بوو هەموو شتێ بکە لە پێناوی ئەوەی ئەم حیزبە لێرە بکاتە دەرەوە و خۆی ئۆتۆنۆمیەک بۆ خۆی وەربگرێت خەڵک بیری لەوە ناکردەوە تەنانەت بەیانیش و دەقیقەیەک و سەعاتی کە چی ڕۆئایە ئەوەی لەسەر بوو چۆن هجووم بکات چۆن هێرش بکات چۆن کونجێ بگرێت چۆن ئەسیرێکی دەستکەوێت چۆن تۆڵەیەک بکاتەوانێ چۆن ڕۆژە لە ڕۆژان دەستیان نابە بینە قاقەمان ئێمەش ئەو ڕۆژە دەست نەبینە قاقیان ئێمە وەمەلیات بوو ئێمە ببوون بە ڕاوچی ئەوان ببوون بە نێچیر کە ئێمە بۆ ساڵانێکی 35 ساڵ هەر ئێمە بەڕاستی نێچیر بوون و ئەوان ڕاوچی بوون لەو ڕۆژە ئەو شتانە هەمووی تەحویل کرا هەمووی هەڵگەڕایەوە بە پێچەوانەوە لە خزمەتی میلەتی کووردا بەڕاستی زۆر باشە کاک عەباس ینی جەنابە بۆ خۆت ئەرشیفێکی زۆرە لەلایە و هەر گێڕانەوەکانتان و ئێستا بنمونە من یان هەر کەسێکی دیکەکەنەوەی دوای ڕاپەڕینە ڕەنگە پێویستی بەوە بێ کە سەرچاوی هەبێ بۆەوەی کە گوێبیستی ئەم حەقیقەتانە بێم چیرۆکانە لە سەرچاوی یەکەمەوە ببیستێکە بەشدار و چۆنڵی کاریگەر بووە لە ناو ڕاپەڕینەکەیە بە تایبەتی ئەم پرسیارە لە جەنابتەکەم دووە بەدواش لەگەڵ هەریەکە لەم بەڕێزانی دیکەش دەپرسم بە تایبەتی خۆت هەوڵن نەداوە ئاگادارم کە نۆی ئەم ساڵ کتێبێکە بڵاوە بێتەوە مێ بزانم چەند هەوڵ داوە کە چیرۆکەکانی ڕاوڕاپەڕین ئەو ئەرشیفانی کە هەتا چۆنەڵی بیکەی بە پاکێجێک بیکەی بە جۆرێک لە دەستکەوت بۆی کە پێشکەش هەم بە کتێبخانەی کوردی هەم بە سەرچاوەکانی مێژووی کوردی بکەی بۆی کە نەفەوتیان ئەم شتانە هەبن و کەڵکیان لێوەربگیرێت بێگومان من بیرەوەری خۆم نووسینەوەیەکی زۆرم لێ نووسیوە هەندێک جار لە فێسبوک شت بڵاوەکەم لەوەنی تۆرە کۆمەڵایەتەکان شت بڵاوەکەمەوە بەڵام ئەو کتێبە کە کاک هاوار مستەفا خان بە سپاسەوە تەبان بە زۆر دایە نیشانم بووی کە ئەو کتێبە دوو بەرگە یا سێ بەرگەوە نازانم بەڵام بەرگی یەکەمی تەواو بووە بێگومان بیرەوەریەکانی خۆمە لەگەڵ کامیرەیە هەتا ئەو ڕۆژەی کە چیرۆکەکانی بەڵام پرۆژەیەکی کەمان هەیە من کاک دکتۆر و کوێستانی ئەزانن شێرکۆی کوڕم ئێستا لە بریتانیایە ماستەری هێناوە لە فیلم ئارتا ئیشی لەسەر ئیشەکانی منەکە یەکێ لەو ئیشانەی کە کردبووی کە زۆرش دڵم پێخۆش بووانە کە چووە فستیڤاڵی وەنسیتی لە بریتانیا کە فستیڤاڵێک وەکو ئۆسکاری فیلمی دیکۆمنتاریە ئەو گرنگی ئەو فیلمە لەوە بوو 85 من تەسویرم کردووە لە 2022 شێرکۆ
مۆنتاجی کردێتەوە ئیشی لەسەر کرد بەڵێ. و لە ناو فستیڤالەکەش استقبالێکی زۆر چاکرد ئەمە یەکێکیان دووەم شت پرۆژێکی تر لە بینی من و شێرکۆ هەیە پرۆژەی چیرۆکی ناو کاسێتەکانم ئێستا دەستمان پێ کردووە و لە ئێستاوە تقریبان بڵێم چەند چیرۆکی زۆرتیایە چیرۆکتیایە کۆمەڵایەتیە چیرۆکیتیایە پێشمەرگەی لە کاتی شەڕە حاڵەتە نەفسیەکانی چیرۆکی تایە دێیەکە لە حاڵێتی ڕوخان و بردومانوانە طبعا ئەمانە هەمووی بە کاسێت هەیە ینی بە فلم گیراوە کاتی خۆی تەسویرم کردووە بەڵام ئێستا دێم چیرۆکەکانی ناویە نووسمەوە مەسەڵەن یەکێ لەوانە بردمانی ئاشەکەی سەرگەڵۆ کێتیا کوژرا چۆن کێتیا شەهید بوو بردمانەکە کەی بوو سەعات چەند بوو من چۆن تەسویرم کرد چۆن مەیتەکانمی کرد ئەو ماڵانەی کتیا بوو ئەو مناڵانەی کە بریندار بوون ئێستا لە تەمەنی گەوران تەنانەت مەسەڵەن یەکێ لەو چیرۆکانە مناڵێکە بە ناوی ڕەسوول الله هەڵەدن بە بۆمبارانی تیارە پارچەیەکی کەوتو بە ناوزگێ و ئەمەلیاتیان کرد پارچەکەیان دەرکرد دکتۆر شوانەوان لە خستەخانەی شۆڕش ئەمەلیاتیان کرد بەریان کردوانە ئێستا پێشمەرگەیە لە هێزی پێشمەرگەیە دیسانەوە مقابلەمان کردوێتەوە و هەر بۆ ئەوەشە بۆ ئەو مەبەستەیشە من ستودیەکەم داناوە دیسانەوە بە ئەو شریفانەی کە لە ناو کاسێتەکەیە ئەو کەسانەی کە پاڵەوان بوون لە ناو کاسێتەکە بانیانەکەم جارێکی تر ئەرشیفیەکەمەوە بە هینی بڵێن دیکۆمنتی زارێکی لەگەڵیانە ئیشەکەم وانە ئەوە بەو شێوە ئەکەوێتە بەردەست خەڵکی ئینشاڵڵا یەکێک لە کاریگەرترین ڤیددیۆکان کە لەگەڵ ینی لەباری جەنابتەوە باسەکرێەوە کە پێشمەرگەیەک یان هاوڵاتیە کە لەوانە زۆر دڵێنم دێتە بەردەم جەناب بەڵە ڤیددیۆیەکم بگرن نەکا شەهید بکرێم و بەفعلیش شەهید دەکرێت بەڵێ وایە ئەوە بواری باریکەیی پێشمەرگەیەکی یەکێتی ئیژماری لە شەڕی دابان هەلاج لە دوای شەڕەکە تاوان کۆمەڵی چەکی پێبووانە یانی سرنجی ڕاکێشا بووم کە تەسویرناگەوتی کاکی ڤیددیۆ ڕاستمن بگرە نەوەک شەهید بم بەڵام بالفعل ئەو شەهید بوو بەڵام من نازناوی عەباسی ڤیددیۆم هەڵگرت دوای ئەوەش چەندێ هەڤاڵمان بڵین ئەو حتا ڕۆژێکیان هەڤاڵمان جەلال بەڕەحمەت بێ دانی وتی لەمە لە ناو دەنەم عەباسی تەلەڤیزۆن تۆ لەگە تەلەڤیزۆن دەوری سەرەکیە وتم واللهی من ناتوانم ئەو ناوە هەڵگرم وتی بۆ وتم لەبەر ئەگەر والی بمابایە داوام لێکرد ئیجازەم بە ئەم ناوە بگۆڕم بەڵام لەبەر ئەو شەهید بۆ ناخێر ناتوانم بەڵام چیرۆکی تر هەیە یانی لەوە گرنگتر مەسەڵەن من شەهید هەمزە یەکێ لەوانە لە تیپی 21 کەرکووک من کاتی چوونەتە چالاکی لەگەڵ منە دایان نابوو کە حیمایە من بکات چون من لە کاتی تەسویرە ئەڕۆشتم چەکیشم پێ نییە بەس کامێرم پێەیە ئیترەوانە حیمایەکردم دوای پورزایەکی شەهید بوو چوو ئەو بێنێتەوە خۆشی بەرکەوت بەڵام کە بردمان لە شوێنێک تاریخ بوو منی بانکەوتی کاکی ڤیددیۆ وەرە کاک عەباسی ڤیددیۆ وەرە هاوارێ کرد منیش چۆمەتی یەک وەسیەتم هەیە تکایە تۆماری کە تاریک بوو بەڵام کامی ڤیددیۆکەم ئیش پێ کرد بەس دەنگەکەیم وەرگرت وتی من پەشیمان من لەوەی کرد لە ڕێگەی شۆڕش و یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدە بموانە بەڵام بەس بە کەس و کارەکەم بڵێ کچەکەم با بە عەرزی خۆی شوو بکە یەک کچی هەبوو طبعا ئەمە دوای ڕاپەڕین بوو ماڵمان هاتە ناو سلێمانیوانە ڕۆژێک کوڕ کچێک هاتنە بەردەرگا خۆیان پێ ناسانم هاتنە ژوورەوانە خۆیان پێ ناسان وتی من کچەکەی هەمزەم ئێستا ئەمەیە شوو بکەم ئەم کوڕم هەڵبژاردووە تکایە وەرە شاهد بەلێ بالفعل ئەمە یەکی لەو چیرۆکانەیە کە دایما حتا سیناریۆشم بۆ نووسیوە بەڵام بەداخەوە مخرجەکەی باش نەبوو نەمێشت بڵاوی بکاتەوە زۆر باشە لە نووسەری کوردستانێکی لە سیناریۆکان ئەوەی کە بڕۆ هینە کتێبەکە بڵاو بۆ کاک یوسف کردبووی یەکێ لەو سیناریانە لە نووسەری کوردستان ئەو سیناریۆیە باشە دکتۆر ئەکرەم دەمەوێت باسی پەیوەندیتان بە شارەکانی ترەوە بکەین بە هەولێر بە کەرکووک بە ڕێچکەی کە ڕاپەڕین وەریگرت ئەمە بزانم ڕۆڵتان چۆن بوو هەماهەنگیەکە چۆن بوو چۆن شتەکە پریشکی ئەو وزەی کە من باسم کرد لە دەواازەی ڕاپەڕینەوە لە ڕانیاوە سەرچاوی گرت و بە چەند ڕۆژێک ینی شارەکانی دیکەی گرتەوە بزانم ئەو هەماهەنگیە چۆن بوو پەیوەندیتان بە شارەکانی ترا چۆن لە دوای با بڵێن هەشتی سێ لە دوای گرتنی ئەمنە سوورەکە یان لە دوای ئازادکردنی ئەمنە سوورەکە چکە ئاخر شوێن بوو کە هەشتی سێ گیرە هەموو شوێنەکانی بەعس لە مەحافەزەی سلێمانیا با بڵێن لە شاری سلێمانیا هەموو گیرا بوو لە ڕاستیە قسە و باسێکات کە هەولێر بۆ 11 ئازار ڕاپەڕینەکەن
پێش 11 ئازار ینی لە 10 ئازار ئێمە خەڵکمان نارد بۆ هەولێر بەڵێ بیرمێ سۆپەرێکی سپیمان هەبوو گرتبوومان هەرهێنی حکوومەت بوو سۆپەرێکی ئەوە 85 بوو مۆدیلی 85 بوو ئیتر مەجموعەی بەرادەر چوون بۆ ئەوێ بچن بۆ هەولێر ئەو کەسەی کە لە هەولێر لە هەموو کەس زیاتر نزیکی ئێمە بووی و تا ڕادەیەکی زۆریش مەسوولی بوو بە مەسوولی کۆمیتەکانی ڕاپەڕین و شوراکانی هەولێر وەختە لە هەولێر بوو کاک نەجمەدینی فەقی عەبدوڵڵا بوو کە ئێستا کاک عاباس مامۆستا دڵشاد هەردووکیان شکر ماوە کاک نەجمەدین و وتمان بە کاک یوسفمان بوو کاک یوسف سەردەمێک سەرۆکی شارەوانی سلێمانی بوو یوسف یاسین مهندیسە سەرۆکی شارەوانی سلێمانی وتمان بچۆ تەمەن ئەو کاک نەجمەدینیان ناسی کاک نەجمەدین بدۆزەرەوە و ئەم حاڵ و باسی ئێمە ئەم حاڵ و باسی کەمن بۆ ئێوە کرد تۆش بۆ ئێمە بکە بۆ کەرکووکیش هەروە زۆر بۆ کەرکووکیش هەروە خەڵکمان نارد و لەوێش هەر بەو شێوەیە شوراکانمان کردەوە بەڵام لە دووهۆک وەومێ من بزانم هیچمان نەبوو بەڵام لە قەزا و ناحەکانی سەر بە کەرکووک و سلێمانی و هەولێریش هەر بەو شێوە بوو ئێمە توانیمان پەیوەندی بکەین زۆر باشە دکتۆر ببوورە من لەگەڵتان کاتم زۆر بە کەمی ماوە ئەگەر بکرێ هەر یەکەتان دواوتەی خۆتان بەڵام گەر بکرێ زۆر بە کورتی بێت لە دکتۆر دڵشاد گەر زۆر بە کورتی بێت دەپایامی خۆت دواوتەی من بەڵێ لە ڕاستیە لە دوای ڕاپەڕینەوە کە خەونی هەمومان بوو کۆمەڵێک برین لە جەستەی کوردستانە دروست بووە ئەو برینانە بێ متمانەیەکی گەورەی دروست کردووە لە بینی هێزی پێشمەرگە و کوردستان و گەلە ئەو گەلەی کە ڕەنجێکی زۆریە بۆ ئەوەی ئەو ڕۆژە بێتە دی تکا لە حکوومەتی کوردستانەکەم ئەو برینانە بێنێت بە عملیەکی جەراحی زۆر مهم عیلاجیان بکات تاکو خۆش بژین و بە کامەرانی بژین زۆر باشە هیچ کاتم نەما بۆ میوانەکانی ترم هەڵبەداوی لە بردنتان لێ یەکەم زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم سپاس بۆ هەرێکە لە دڵشاد کوێستانیە هەروەها کاک عەباسی ڤیدیۆوە هەروەها دکتۆر ئەکرەم میهرداد کە لەم یادە تایبەتەدا میوانی ئێمە بوون لە بەرنامەیەکی تایبەت بە یادی ڕاپەڕینی شاری سلێمانی بەڕێزان ئەمە بەرنامەیەکی تایبەت بوو بە یادی ڕاپەڕینی شاری سلێمانی ماڵاوەدان بن